بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان تاوتوێی چەند پرسێکی گرنگ دەکەین لەوانە بەرزبوونەوەی نرخینەوت و کاریگەری زیاد نەمونی داهاتی وەزارەتی دارایی لە ڕێگەی بەرزبوونەوەی نرخینەوت هەروە مەسلەی فرۆشتنی غاز هەرێمی کوردستان ئایا بەم زوانە غاز دەفرۆشرێت لە کاتێکە پێداویستی ناوخۆی پڕ نەکرێتەوە ئایا بەم زوانە بە تورکیا دەفرۆشرێت هەروە لەسەر مەسلەی سستی دابەشکردنی موچە دەست بە سەرکردنی پارەی بانکەکان قسە دەکەین کاک عەلی لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەلی سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا بەر لەوەی کە بچینە سەر مەسەلە دایرەیە کە حەزەکەم سەرنجی بەڕێز بزان لەسەر ئەو شەڕە قورسەی کە یەکێتی و پارتیەیەنە لەسەر سەرۆک کۆمار و بۆچی ئێمە بۆ شایستە داراییەکان و بۆ مافە دەستوریەکان نایبینین ئەو شەڕی کە ئێستا لەسەر سەرۆک کۆمارەیە. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان ڕێز و سڵاو بۆ جەنابت و بیدەران. وەڵی کاک حەکیمیەکێتی و پارتی لەمایانە دیسانەوە نەجاحەتیان هێناوە چۆن ویستویانە خەڵک و میدیان و ئاڕاستە کردووە بە سەرۆک کۆمارەوە. بۆ نمونە ئێستا تۆ پرسیاری ئەو بکە داهاتی خەڵک دەستی بەسا گیراوە موچە نادرێ هەرچی خەدەماتەوە ساوە خاشا کۆ ناکرێتەوە یاری و خەڵک تووشی نەخۆشی ببێ هەرچی پرۆژەکانەوە ساوە ئەوە لای خەڵک مهم نییە دۆخیان دروست کردو ئەوە لای خەڵک مهمە کێ بێتە سەرۆک کۆمار هەر لەو خەڵکەش بپرسە سەرۆک کۆمار چی و بۆ کاڵێ هیچ ئەمە بۆ هەژبوونیان کردووە بەسەر میدیا سۆشیال میدیا پارێکی زۆر خەرجەکەن بۆ ئەوەی خەڵک بەم ئاراستەیە بن. ئەگەر نا ئێستا دۆخی حکوومڕانی هەرێمی کوردستان ئەگەر ئێستا باش نەبێت هەرگیز باش نابێت بۆ نەوت لەبە زیاتر یعنی بێ بەچەند نزیکە بێتەوە سەروی $90 باشە ئەوە لەو لاوە باج و ڕسوماتێکی زۆر لە خەڵک وەرەکی دێت لەو لاوە جوڵەی بازرگانی باشە ینی ئەگەر جگەلەوەی پارش لە بەغداوە بێ ئەگەر ئێستا ژیانی خەڵک دابین نەکرێ و پێداویستیەکانی دابین نەکرێ و موچە لە کاتی خۆیان نەدرێ کێ ئەدرێ نایانەوە بیدەن وە بۆشیان چۆتە سەر پیان وایە چۆنیان بوێ خەڵک ئاراستەیەکەن هێزە سیاسەکان تێکڕە تا ڕادێک بێدەنگیان هەڵبژاردووە کۆمەڵگەیەکی مەدەنی فعال نییە پەرلەمان مردووە ئەگەر نا مانگی پێشوو لە بەرمیلێکنەوە $25 ماوەتە $25 ماوەتە زیاتر لەمەش کاک حەکیم مانگی 1 و 2 پارساڵ داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە بەس بۆ تەمویلی موچە 374 ملیار بووە معقولە ئێستا 74 ملیار بێ بانگێکی ئەمساڵ نا بردویانە ئەی بن دەستیان کردووە بەسەر داهاتە دەستیان کردووە بەسەر نەوتە دەستیان کردووە بەسەر زەویە بەسەر قاچاقی و خاڵە سنووریەکانە کۆمپانیا و قۆرخکاری من زووتم جاری پێشوتم ئەوەی ئەمانە بەم خەڵکو بەم نیشتیمانەیەکەن لە مێژووی نوێ بێوێنەیە ینی ئێستا وڵاتیە پرسێ مەسەن تورکیا ئێستا چ زەرەرێ لە ئێمەدا وەکو ئەمانە عەرەب چییە فارس چییە ئەگەر ئەوانش هاتبن هەر ئەمان دەستیان گرتوون هێناویانن بۆیە ئەوان ئەمانە موفق بوون لەوەی کە خەڵک پرسیاری داهاتی نەوتنەکە نەڵە کا قوبات باشە داهاتی سلێمانی چی لێها معقول لە 180 ملیار دینار داهاتی مانگی 12 بێ دیار نەبێ وەڵای ئەمە شتێکی خۆشە بۆ باسکەم ئەمە جگەل لە بێحورمەتی بە حکومڕانی هیچی تر نییە دایرەی تەنفیزەیە چون پارەی دایرەی تەنفیزیان بردووە قاسری چۆن پیاوێک نەفەقەی ژنەکەی و مناڵەکەی لەسرەواتە لە ژنەکەی جابۆتەوە ئەبێ ماگانە 200,150 محکەمە بۆی داناوە بیدا بە مناڵەکەی یەکێ قەرزێکە عینیشت یەکێ دۆخێکی تایبەتە ئەمە داهات نییە بۆ حکوومەت ئەوە 15 ڕۆژە خەڵکەڵە کاکە ئەمە ژن و مناڵێکە بەم پارێژین جیابوونەتەوە مێردەکەی ئەیداتێ ئەڵە وڵا پارە نییە بابە چی پارە نیە خۆمە داهات نییە ئەمە پارەی خۆمە داومە پێ بیدەی بە ژن و مناڵەکەم بردووانە ئێ باشەوەتانێ زبڵ کۆ ناکرێتەوە خاشاک لە 25 دەوە پارەی کۆمپانیەکانی پاکەرەوە یعنی تۆ لە ویژدانی ئەمانە بڕوانە کاکەکی مناڵەکانیان پاڵاوگەی نەوتیانەیە زانکۆی تایبەتیان هەیە لەکوێی دنیا بیانەوێت چیان بوێیکەن لە ئەمریکا و ئەوروپا و خەلیج و قەتەر و دووبە هەمووی ملک و ماڵیان هەیە هیچ قەزیە نییە لایەن بەڵام لایەن ڕەوا نییە کرێکارێکی پاکەرەوە لە ناو زبڵ و خاشاکا بێت 300,000 وەرگێ بە 3 مانگ وەری نەکردو باشە
لە 25 دەوە پارەی کۆمپانیەکانی پاکەرەوە نەدراوە. هەنی بۆ ئەمە بۆ پێیان وایە بەدیل نییە، منەتیان بەدەنگی خەڵکیش نەماوە، بۆیە بریان مەژغوڵ دەکەن بە سەر و کۆمارەوە، کێ بێتە سەر و کۆمار باشە کێ نابێتە سەر و کۆمار. لە کاتێکە لای خەڵکی سەر و کۆمار لە ڕابردووە لە قیمەی قۆتەوە بۆ ئێستا چی بۆ هەرێمی کوردستان کرد؟ هیچ. ئەوەی بۆ خەڵک گرنگە ژیانیەتی ئەمان ژیانەکە لێ سێنەوە بە تەزبیحێ بەشغوڵ دەکەن. باشە بەس کەعالی دوای لە سەداعاتەکان دەوەسین، بەس ئەو شەڕێک کە هەیە هیچ لەو ڕێکەوتانەی کە کراوە چێکێتی کرد بێتی چ پارتی چی تێدا لەبارەی شایستەدارەکان مەسەلەی لەگەڵ عێراقا هەمووی هەر بەژۆندی حیزبیەکەیە؟ ئەگەر هەومانەوە ئیتیفاقیەمان خوێند بێتەوە ئەوەی پارتی کردی لەگەڵ سەدرا خوێندومانتەوە جار ڕاستە یا هەندێکی ئەڵەن دەستکاری کراوە، هیچ شتێکی زۆر جەوهری وایتیان نییە پەیوەست بێ بە هەرێمی کوردستان و یەکێتیش وابزانم هەر ئیتیفاقی نی. زەمان شەڕ لەسەر پۆستەکەن بۆ خۆیان، شەڕ لەسەر پۆستەکەن بۆ خۆیان. مەسەلەن سەرۆک کۆمار دەسڵاتێکی پرۆتۆکۆڵیە، ئەتوانێت چی بکە بۆ مادەی 140 هیچ، ئەتوانێت چی بکە بۆ پێشبەنگە هیچ، ئەتوانێت چی بکە بۆ موچە خۆرانی هەرێمی. تۆ کێشەکانی ئێمە چارەسەرەکانیش لە ناوخۆی هەرێمی کوردستانەوەیە. تو یعنی نەی ئەم دۆخەی نەو چاکەی بە هەر کەسێکی بڵێ مانگی پێشوو لە بەرمیلێنە $25 ماتۆ باوەڕت پێدا. باشە کاعلی نەوەڵا ئەمەی بۆ شاخەکە بڵێ ئەمە زۆر بوهیمین، نەوت زۆر بێ یاکەم بێ، هەرزان بێ گران بێ، حوت مانگەمە هەر $350 ملیۆن مێنێتە باوەڕ ناکە. نەوەڵا بۆی باسکە بڵێ ئەم هۆکو کابرای مەڕەکەی لێ هاوتی کاکە من 5 مەڕم نەدا پێ وتی با ئێوتی سێمە تۆ چوارت بۆ هێناوە تۆی دەتەواوە وی کاکە تەواو نییە ئەمە چەند کەسە ئەمە 5 کەسە ئێستا نابێ یەکیان بەرکەوێ وتی با ئێوتی ئەوە بەرمانکە و چواریان بەرێکەوە ئەوە کە بەری نەکەو ئەوی جا ئەوش ئازابێ بۆ خۆی یەکێکی ببردە ئەوان شەڵێن کاکەجان ئەمە وەرەقەی ئێوە نییە با ئەمە داهاتی ناوخۆ نییە لە بۆ تەمویلی موچە لە پارساڵا با 374 میلیارد دینار نەبووە با ئێستا لەم ساڵا ڕسومات و باش لەسەر خەڵک زیایی نەکردووە با ئەی ئێستا بۆ 374 بۆتە 74 تەواوە دادگا بەدەستخۆیەتی پەرلەمان بەدەستخۆیەتی حکومەت بەدەستخۆیەتی بیدیا بەدەستخۆیەتی چۆنی بێەوە ئاڕاستەیەەکە زۆر باش وە مشکیلەکە شەوەیە خەڵک شەڵە تااقەتمان نەمان لەما زۆر براوە بوون پارتی وێکێتی لەما زۆر براوە بوون خەڵک بڵێن تااقەتی ڕەخنەگرتنمان نەما کە خەڵک تااقەتی ڕەخنەگرتنی نەمێنێ گوێ لە ڕەخنە بگرێ بۆ ئەوان زۆر بوهیمە و ڕەخنەکەشیان لێ ناگیرێ و بۆ خۆیان کاکە ئەو نیان بە من باسی قاچاقیمەکە لە ڕووی نەفسیوە تەسیری دەکردم خەریکە خۆش بغازی لێر بەسەری علی بێ تااقەت نەموویە مشێڵەی ئەمانە لە باشماخۆ قاچاق چێتیەکەن و لە خاپورەوە نەوتێن و لێەوە مریشکێنەوە دەبەسە ئێڤژی بەسەوە ئاجی بۆ خۆیان بێمنەت بەردەوە باسی نەوت کە لەکاکە تۆ کێشەکە ئەوەیە بەوان ناڵێ بەسە دزیمەکە بە تۆڵە بەسە دیفاعم لێ بکەم ئەمە بۆ حەزبە سیاسیەکانیش ڕاستە بۆ حەزبە سیاسیەکانیش ڕاستە باشە بەس کاعلی ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر لەسەر مەسەلەی نەوتەکە ئێستا بۆتە $94 بەڕێزت بە چ داتایەک دەڵێ $25 دەمێنێتەوە یعنی هاوکێشەکە چۆنە بۆچی $25 بۆ وەزارەتی دارایی دەمێنێتەوە لە کاتێک ئێستا $94 بوو ئێستا ئەمڕۆ بڵێین کا حەکیم گیان مانجی پێشومان ئێمە دەرێناوە مانجیەک هەرێمی کوردستان 17 کەشتی نەوتی بار کردووە بەشی گەورەی بۆ ئیتالیا دوای کرواتیا دوای نزیکەی لە ساب سوێک بۆ ئیسرائیلە دوای یۆنانە بولغاریا ڕۆمانیای کوێ دیارە نزیکەی 14 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە حاسیبە و پێ بێ دابەشی کە $350 ملیۆن هاتووە $350 ملیۆن هاتووە دابەشی کە بەسەر 30 ڕۆژە دابەشی کە بەسەر هەر ڕۆژێ 450,000 بەرمیل یەکسانە بە $25 ئەی ینی لە چەند مانگەوە ینی لەکەیەوە هەر $350 ملیۆن هەیە حاسیبەکە دەرکە دابەشی کە بەسەر 14 ملیۆن بەرمیل نەوتە $25 باشە لە مانجی حوتەوە هەر $350 ملیۆن دیە
حوت هەشت نۆ دە یانزە دوانزە یەک 6 مانگار 350 میلیۆن باران بێ بەفر بێ نەوتگران بێ هەرزان بێ کەم هەرەوە ئەی چی لێ دەوەی تر زیادەکە کاگالی کێشەکەشەوەی کەس قسە ناکە ئیسە یەک نمونەی ترە بۆ باسکەم یەکێتی و گۆڕان ئەمە ڕەخنەی جددیە لەوان ڕەخنەی زۆر زۆر جددیە لێ حەق نییە باسی داهاتی نەوتکەن بۆ بەپێی قانون ئەوەی دەسەڵاتی هەیە لە دۆسەی نەوتا ئەنجومەنی هەرێمیە بۆ کاروباری نەوت و کاس لە یاساکەیان ناڵێ هیچ گرێبەستێک ناکرێت بەبێ ڕەزامەندی ئەم ئەنجومەنە کۆی پرۆسەی نەوت گرێبەستە فرۆشتنەر بە گرێبەستە دەرهێنان گرێبەستە هەمووی گرێبەستە لەم ئەنجومەنە یەکێتی دووە گۆڕان یەکە پارتی دووە بەڵام یەکێتی و گۆڕان تەدەخولی ئەم بابەتە ناکەن لە کاتێکا زۆرینەی ئەنجومەنەکە زیاتر لەمە بۆ باسکەم غاز لەکوێیە لە سنووری یەکێتیە وانە سنووری یەکێتیە دەسەڵات لایکەیە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازە کێ زۆرینەیە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز یەکێتی و گۆڕان خۆی وەزارەتی سامانە شتەکان بێ پرس بەوان یا بێ دەنگی لەکەن یا لەبەر هەرەوە کارێک بێ یا لەبەرەوە دیار نەبوونی داهاتی سلێمانی و شتە بێ چووە عەقدی کردووە لەگەڵ کۆمپانیای کارە بۆری نەوت ڕاکێشێ بۆ دهۆک و لەوێشەوە بۆری غاز عەفو ڕاکێشێتە دهۆک لەوێشەوە بۆ تورکیا لە تەلەڤیزیۆن و پەیجەکانیان دێن وەڵا پارتی غازی کوردستان هەرزان تاڵان فرۆ ئەوەیشتان چییە؟ غاز لە منتیقەی خۆت بێ بە قانون دەسەڵاتی خۆت بێ پرس و پێ نەکەن لە حکوومەتە قسە نەکەی بێ لە پەیجەکانەوە قسە بکەی ئەمە عیبەیە ئەمە عیبێکی زۆر گەورەیە بۆیە یعنی بێ ڕەخنەی جددی لەوانیش بگیرێ بۆ نمونە چوارشەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بزانە دێن کاکە دەوەزیر دەسە دەمە مێزەکە کاکە بە چه حەقێ 7 مانگە 6 مانگە وانگ تۆ بێ حوت هەر 650 میلیۆن دۆلارە مێن تۆ لەبەر میلیۆن و 25 دۆلار کەس قسە ناکە بۆیە ئەم نەتیجە خولقاوە ئەمە نەتیجەی بێدەنگیە بۆیە خەڵک لەبری ئەوەی داوای بێدەنگی لە ئێمە بکە ئەبێ بڕوا داوای دەنگەدەنگ لایەنەکانی خەڵکی تر بکە باشە بەس کاک عەلی زیادەی نەوتەکە کە دەڵێ لە مانگی حوتەوار 350 میلیۆن دۆلارەکە مەپارەکەی خۆمان 512 میلیاردەکە ئەی زیادەکەی دیارە چی لێدێت چونکە من گوێم لە لێدوانێکی یاریدەری سەرۆکی حکومەت و ڕێباز حەمدانی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت داواکاری کۆمپانیەکانیش بۆ دانەوەی قەرز زیاد دەکات ئەمە قسە بە دیکۆمنتەکرێ و قسەش لە هەموو کەسێ وەرناگیرێ قسە لە خەڵکێک وەرەگیرێ بەرپرسیارەتی هەبێ و لە هەڵس و کەوتی خۆیان بەرپرسیارەتی ڕەنگی دابێتەوە تۆ قسە لە یاریدەری لە ڕێباز حەمدان وەرناگریت هیچ منطقێک نییە هەرم ڕقەمە سابت و ڕێکە هیچ منطقێک لەمانی من یەک شتی تر بۆ باسەکەم کاک حەکیم ئێستا نە لێکۆڵینەوەیەکی زۆر مهمم کردووە زۆر وردم کردووە ئێستا تەنیا پوختەیەکی بچووکت بۆ باسەکەم کە سوورەیەکی گەورەی گەندەڵیە ئەمە دراسەیەکی متەکاملە لە سەدا نزیکەی 76 بۆری کوردستان لە سنووری تورکیایە 76 لە سا 24 لە سنووری هەرێمی کوردستانە باش واتە بۆریەکە لە سا 76 لە سنووری تورکیا لە سا 24 لە سنووری هەرێمی کوردستانە کەچی ئەو پارەی لە سنووری هەرێمی کوردستان دەدرێ بە کرێی بۆری دوو هێندە و نیوی ئەو پارەیە کە ئەدرێتە تورکیا بۆ کرێی بۆری تێگەشتی واتە بەس کار خۆی لە تورکیا زیاتر وەرەگرێ هەموو ڕۆژێک کرێی بۆری ئەگەر 6 مانگی یەکەمی پار ساڵ وەرگین بەس کۆمپانیای کار هەموو ڕۆژێ 1 ملیۆن و 800,000 دۆلاری وەرگرتووە کرێی بۆری باشە 81 ملیۆن دۆلاری وەرگرتێ بۆ 180 ڕۆژ چی بۆ چێ باسەکەن بۆیە ئەمە ڕەنگە بۆ هاوڵاتێکی ئاسایی طبیعی بێ بەڵام ئێمەمانان کە لاو ڕقەماژ یعنی منطقە پسەن تۆ خانیەکی 100 مەتری هەیە خانیەکی 300 مەتری هەیە لە تەنیشتی یەک خانون و هەردووچیان وەکو یەک و مواسەفات تۆ ئەچی 100 مەترێکە کڕی بە 1000 دۆلار بکرێ ئەیگری بە 1000 دۆلار بکرێ 100 مەترێکە بەڵام 300 مەترێکە بە 300 دۆلارە بکرێ
ئەمە جگە لە عەقدی خراپ و گەندەڵی و خراپێنانی دەسەڵات چییە؟ طبعا ئەمە دراسەیەکی ورد و تەفاسیلیە من ناردوومە بۆ حکوومەت و لە پەرلەمانیشم کردووە بەڵام مەبەستم ینی ئەوانەی کە دێن موجامەلەیەکەن و ماستاوەکەن و خۆیان تابینە قاقیان غەرق بووە لە گەندەڵیە پارە لەم وەرەگرن و لای ئێمەمانانەوان جەدوای نییە قسە لەوانە وەرناگیرێ. باش ئەی وەزیرەکان وتە دێستا چ جێگەری سەرۆکی حکوومەت بێ چ وەزیرەکانی تر بێت هیچ ناتوانن قسە بکەن بەرامبەر سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە؟ وەڵای هیچمان نەبیستووە ئێمە بەسەنسە نەکاکە خۆر قسە نییە من پێ دەڵێم ئەنجومەنی هەرێمی نەوتوغاز 5 کەسە 5 کەس دەسەڵات لایم ئەنجومەنەیە یاسای نەوتوغازم بۆ بێن یەک دەسڵاتیە بێ سەرۆکی حکوومەت لە دۆسەی نەوتا لە دەرەوەی چوارچەوەی ئەنجومەنەکە نیەتی ئەنجومەنەکە گەت دەسەڵاتیە گرێبەستەکان پەسەندەکە و تەنانەت ئەڵێ ئاستی بەرهەمی نەوتیش ڕەبتی بەم ئەنجومەنەوە هەیە باشە تۆ دەسەڵاتەکانی خۆ بەکارنەیەنیت چیمان پێڵێ باش سە بۆ کاکە بەیانی با جوابی خەڵکی کوردستان بنەوە ئەو دوو وەزیرەی ئەو سەرۆکی جێگری حکوومەت وەزیرەکەی یەکێتی وەزیرەکەی گۆڕان باسی عەقدی بۆری غاسکەن بۆ تورکیا چۆن درا بە کۆمپانیای کات خۆ دەسڵاتی ئەوانە بەس پێ دوایە کە هەڵوێستیان نییە بۆ چییە لە چیەوە سەرچاوی گرتووە وەڵای نازانە لە هەرچیوە سەرچاوی گرت بێ لە بێدەسڵاتیەوەی لە زاهەشبوونی پارتیەوە بێ لە بەرژە هەرچی بێ خەڵک نەتیجەیەوێ کاکە گیان نەتیجێ تێبگەین تێ مانجیەکی پارسال قاچاقی هەبوو گەندەڵی هەبوو باشە نەوتیش هەرزانتر بوو لە کاتی خۆیان موچەیە درا دەرمانی شەکڕا پارەی پاکەرەوەشدا دەستکەی دایرەکان قەرجەکرا ئێستا نەوت گرانتر بووە باج و ڕسومات زیای کردێ 200 میلیارد لە بەغاوە دێ پاکەرەوە ڕاگیراوە دەرمان ڕاگیراوە پرۆژە ڕاگیراوە نەسێش ڕاگیراوە ئەمە چی پێ ئەڵێن ئەی وەزیری سامانە سوشتەکان ڕۆڵی چ چکە پێشترەوەی داعای زۆری چاکسازی دەکرد و هەرە شەشی کردە و کاتە بەس هیچی کردووە دکتۆر کەمالە تووشی لە شەفافیەت و ئەوانە پیاکی فەقیرە کورە دەسەڵات لای ئەو نییە پیاوێکی فەقیرە چۆن دەسەڵاتی نەوت و گرێبەستی گەورە و داهات و ئەوانە لای سەرۆکی حکوومەتە ئەوە شتێکی خۆڵای وڵای وڵاتەوە لێ بەڕاقەم و ئاماری خۆیان زیاتر لە 150 خەڵک نەوتی وەرنەگرت بوو هەویتەچم ماڵ بە ماڵەکە ڕێم زانم کێ نەوتی وەرنەگرتووە بە ئاماری خۆتان لە 150 خەڵک وەری نەگرتووە ماڵ بە ماڵی بۆ چی لە 170 شەنەک 50 بڵێ بەێسەشەوە بەڵ زۆر باشە بەس لەسەر سیسی دابشکنی موچەش قسە دەکەین بەز ئەو کێشەی کە دروست بۆ هیژینگە پارێزان تەنها لە سنووری پارێزگای سلێمانیە و ئەو کارەکەش تێکە بەڕێزوتت ئێستا نزیکەی 3 مانگە موچیان وەرنەگرتووە کێشەکە لە کوێدایە ئەوەی کە دروست بووە با ئەمە حەجمیان تخوا من بڕە با ئەمە بەڕێکی بۆ شەرحکەم با خەڵکی شتێ بگەی دوای بیبڕە و بیخەرە پەیجەکەەوە ئەمە چونکە خەڵک لە سۆشیال میدیا باشتە سەیرە باش سەریکە با بۆ شەرحکەم کاکاکی 512 میلیارد دیناری داهاتی نەوتاتوەتەوە ئەمە 512 ئەم 512 لە 143 ڕەوانەی منتیقەی سلێمانی کراوە لە 57 ڕەوانەی منتیقەی پارتی و 43 ڕەوانەی منتیقەی یەکێتی کراوە واتە 512 میلیارەکە دابەش کراوە لە بەرمیلیە نەوتەوە 25 دۆلارەکە ئەمێنێتەوە تەواوکاری 200 میلیارەکەی بەغاش بێ عینیشت دابەشەکرێ تەواو ئیتر پارە نامێنی 164 ئەگەر 512 میلیارد دینارەکە دێت و 200 میلیارەکەی بەغاش بێت 164 میلیارد دینار ئەمێنێ بۆ ئەوی موچە تەواوکرێ ئەم 164 میلیارد دینارە ئیدارەی یەکێتی ئەبێ 7.5 بدا ئیدارەی پارتیش ئەبێ 9.5 بدا واتە 43 بە 57 بیدا ئەمە بەس بۆ موچە دوو ئیدارەی بۆ موچەی تر حەقم نییە پارە هەیە نییە با موچە مەدەی سەم یەکێتی 7 میلیارەکە نارێ ئاسایش لە سنووری یەکێتی موچەی وەرنەگرتووە ئەوە 4-5 ڕۆژە لە سنووری پارتی وەریگرت باش ئەمێنێتەوە پرۆژەکان هەموو پرۆژەی هەموو منتیقەیەک لە داهاتی خۆی هەولێر و دۆک لە داهاتی خۆی
سلێمانی و گەرمیان و ڕاپەڕینش لە داهاتی خۆی واتە پارەت هەیە کۆت کردووەتەوە بڕۆ پرۆژە بکە هێناوتە پارەکە بڕۆ بیکە نییە مەیکە دەرمان هەر منتیقێک لە پارەی خۆی دەرمانەکرێت لە داهاتی خۆی بۆ منتیقی خۆی پارەی کۆمپانیەکانی خاشاک هەر منتیقێک لە داهاتی خۆی ئەیدا ئەوە لە داهاتی سلێمانی ئەڵێن پارە نییە نەماوە بۆیە نەدراوە دەرمان نەماوە بۆیە نەدراوە پرۆژەکان وەساوە واتە پێت ئەڵێم دوو ئیدارەیەکی 100% من ئەڵێم سلێمانی لە دوو لاوە ئابلوقە دراوە لەلایەکیان ئەم حکومەتەی سلێمانیە کە بەڕاستی نازانێم داهاتە چی لێ دێ مدیر بانقوشت داهات نابە ها با خەڵک لای خەڵک ڕوون بێ مدیر بانک ناتوانێت 2 ملیۆن دیناریش بەرێ سوڵتەی سیاسی لەوێ هەژمونی هەیە و بەرپرس یەکەم کاقوبادە لەم دۆسی واتە ئابلوقەیەکیان لە ئیدارە حکومەتەکەی ئەوێ ئابلوقەی دووەم سەرۆکی حکومەت و حکومەتەکەی پارتیە باشە ئەگەر پارە هەبوو موچە هەبێ و پارە هەبوو پرۆژە هەبێ و پارە هەبوو دەرمان هەبێ و پارە هەبوو خاشاک هەبێ و پارە نەبوو هیچی نەبێ ئەی خەڵکیشی بەم حکومەتە چییە ئەیتر ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و ئەم هەموو وەزارەت و پاسەوان و موچە خۆرە بۆ چییە لەسەر حسابی خەڵک پارە وەرگرن بۆیە ئەمە دوو ئیدارەیەکی 100% و لە دوو لاوە سلێمانی ئابلوقە دراوە دیوێکی تری ناڕەوایە ڕاستە بەڵێ وەکوتمان کێشەی داهاتێ بەڵام دیوی دووەمیشی ناڕەوایە تۆ ڕەوانیە بڵێ داهاتی باشماخە بێ وەکو برایم خەلیل ڕاستە من وتومە پێسە شەیڵێم ئەم شەوش ئێسش قاچاخیە لە باشماخ ناتوانین کۆڵی لێ بکەیت بەڵام هێشتا ڕەوانیە بڵێ داهاتی برایم خەلیل بۆ خۆم داهاتی باشماخ بۆ خۆ چونکە برایم خەلیل زۆر زیاتر لە باشماخ هەموو کاڵای لە تورکیا و لە ئەوروپا نەک بۆ کوردستان بۆ هەموو عێراقش لە برایم خەلیلەوە دێ لە هەولێر 12,000 کۆمپانیا هەیە لە سلێمانی 6,000 کۆمپانیا چۆن باجی کۆمپانیەکانی سلێمانی و هەولێر وەکو یەک بێ ئەمە جگەلەوەی بەهۆی نەمانی متمانەوە لە ئیدارەی سلێمانی ئەوە تا بانگەشەیەوە یەکرێ با کەس باش نەدا بۆیە منە مێ شتێتر بڵێ بەڵێ کاکاچی ئەو کۆمپانیانەی ئەو حەزبانەی بانگەشەی ئەوەیەکەن و خەڵک فریوەدەن بە نەدانی باج سزای حکومەت یاریەمی کوردستانەکەن بە حەقی خوا بەقەدەر ئەوە نەزەرەر بە پارتیە گەێنن نە بە هەولێر نە بە دۆک ڕەبتی هەیە بەس بە سلێمانیەوە چکە باجی سلێمانی پارەی کارەبای سلێمانی ئاوی سلێمانی زەریبەی سلێمانی ئەگەر بە ڕێکوپێکی کۆ بکرێتەوە نەبرێ بەس بۆ سلێمانیە بەقەدەر ئەوە پارە نایەتەوە بۆ هەولێر ئەگەر ڕێکوپێک بۆیە نەڵێن پارە بۆ بدەینە دوو بنەماڵە بڵێ مەسەن پیا بڵێ باجەکەی دەم من کۆمپانیام هەیە بە دوواداچوونەکەم شەڕیشەکەم زان بە چیە هی نەکرێ بۆ کیە چێ یعنی ئەو ئەی با منی شەی بەم چاوەچێ ئەو حکومڕانی چەتەیەکی هەرکێ بۆ خۆی بیتچێ نەخێ مەسوولەوەیە من ئەڕۆم گەورەکە تەمان هاوڵاتی وەزعی تایبەتە بۆ پارێ ئاو بۆ ئەو ڕسوماتانە ئەوەی بازار ناڕەوایە زەختێکی زۆر گەورە لە بازاڕەکرێ بۆ ڕسومات و باش بەڵام گەورە کۆمپانیەکان باج نادەن بە بیانوی ئەوەی بۆ پارتی بێ بە حەقی خوا ئەوەنە داهاتی سلێمانی نایەتەوە بۆ ئێرە ئەگەر ڕێکوپێک کۆ بکرێتەوە و ئەگەر نەش برێ دەستێکی ئەمین بێ بۆ پرۆژەی سلێمانیە بۆ خەدەماتی سلێمانیە بۆ دەربانی سلێمانیە بۆ خاشاکی سلێمانیە وەک چۆن پارەی هەولێری و دۆکیش بەقەدەر ئەوەی نایە بۆ سلێمانی واتە دوو ئیدارەیەکی 100%. بەڵێ بەس ئەو داهاتی کە لە سلێمانی هەیە بەڵێ بەس ئەو داهاتی کە لە سلێمانی هەیە یعنی لێرە کەیکێتی حکومڕان ئەو دەستی وەسەداکتێنا بەشی داهاتە ناو خۆی کە باجەکە بەشی پارەی خۆ بڵین ژینگە پارێزان و کۆمپانیەکانی پاکەرەوە بەشی دەرمان بەشی پرۆژەکان ناکات با مانکی 1 و 2 پارساڵ 3 پارساڵە بۆ نمونەیەنەوە بەڵام بەرپرسیارەتی چییە کاکاکیم بەرپرسیارەتی نییە ئەوەی باو منی شەی بەم ئەو نایدا و من نایدەم ئەوەی دزێ و منی شەی دزم بەرپرسیارەتی ئەوەیە بە میدیا بە ئۆپۆزیسیۆن بە هێزەکان بە کۆمەڵگەی مەدەنی فشار دەست پێکەن خۆچین یەکێتی لە ساعت دەیدەنی سلێمانیەنە چیەکەن چەند کەسە گرن 100 کەس 200 300 1000 2000 10,000 چەند کەسە گرن کاکە هەموو مانگێ بێ ئەعلانی کەی ئەمە داهاتی باشماخ ئەمە داهاتی پەروێزخان ئەمە داهاتی کارەبا ئەمە داهاتی مرور ئەمە داهاتی باج ئەمە ڕسوبات ئەم شەش هەمووی ئەعلانمان کرد 180 ملیار لە خشتەیەەکە لە بەرامبەریشی ئەعلانی کە لە چی ئەسەرف کرد
بزانە چارەسەری کێشەکەی بێیانە هیچ قرس نییە وانە نەک ئەوەی وەڵا کاکە ئەو هەرەی دزیە بۆ من نیشتەی دزم ئەو هەرەی با بۆ من ئێوە کێشەکان گەورەترە بێ بەڵام مەسئولیەت ئەوەیە بەم نەفەسە ئیشکێکە من باس باشە بەس لەسەر و کۆمپانیەکانی پاکەرەوە هیچ هەوڵێکی و بڕەپارێ و بڵێن کرێکارە هەژارانە ینی 300,000 هەیە 200 ینی چاوڵێکی چارەسەر بکری یاخوتەرەوە بە هەڵپەسێ دراوی دەمێنێت و کەلاندێک ناوچە ئەمڕۆ شەرخۆ پیشاندانیان هەبووە وەڵا لە هەوڵێکی جددیان من دەسم گەشتووە بە هەرکێ پێم وتووە بەخوا ئەمڕۆژ دیسان وتوانە ئەو لەوێت لامان موچەیە ئەڵێ دەی کاکە موچە بدەڵێ وڵا موچەش نییە زۆر خۆشم حکوومەتە ئەڵێ پارەی پرۆژەکان وەساوە بۆ ئەڵێ بەخوا بۆ موچەمانە ئەڵێ کاکە پارەی پاکەرەوە بدە بۆ موچەمانە ئەڵێ پارەی نەخۆشخان دەرمان نەماوە کورە بۆ خواردنی سزن و خەست نەخۆت بۆ موچەمان ئێ کاکە موچە بدەڵێ وڵا موچەش نییە بێدەنگیم کۆمەڵگەیە کوژەیە بێدەنگیم کۆمەڵگەیە کوژەیە باشە بەس ئەو کەمکردنەوەی داهاتە کە پێشش بەڕێت چەند جارێک ئاماژت پێکردی و بۆ نمونە داهاتی ناوخۆ لە 374 میلیارەوە هاتووە بۆ 164 میلیار 61 میلیارەوە کەمکردنی داهاتەکە لە سنووری سلێمە هەولێر مانگی 164کەش نهاتووە بەڵێ وایت فەرموو هی مانگیەک تا ئێستا 164 میلیارەکەش نهاتووە سەدیش نهاتووە ها وتم لە 374 چیلی هاتووە جێ لێمە بەڵێ کاگالی ینی ئێستا لە پێشتر 374 بوو ئێستا سفرە کەگەڕاوەتەوە کاک حەکیم سلێمانی خۆی چۆنە کاک حەکیم پارتی چییە کایسە ئەڵێ چەنە دەی ئەوە نەدەم 43 بە 57 ئێستا 45 کەشی بڕیوەتەوە بۆ نمونە ئەڵێ تۆ 26 میلیاری ئاسایش و بەرەکەوێ لای خۆت من 30 میلیاری ئاسایشی خۆم بەرەکەوێ من ئەوەی خۆت دەدەم تۆشی خۆ بدە کەیفی خۆتە ئەی دەبی دە نای دەی بدە لە نەتیجا من 93 میلیارە دەم تۆش 70 بدەم ئەیخوا ئەبێ لەمەی پارتیش بپرسێ مانگی دوی پارساڵ بۆ تەمویلی موچە ئیدارەی هەولێر 293 میلیار دیناری داوە کاک ئێستا 93 میلیار خۆی هیچ ڕووی نەداوە بەس برایم خەیلی و حاجی ئۆمەران 100 میلیار دینار بوون ئەوە کەیتری چیلیەکەن ینی دەست بە سەراکردنی داهاتەکە لە هەردوو بڵێن ناوچەکە هەیە هەر یەک ناوچە نیە بەڵێ دوو ئیدارەی و بێ ئیدارەیە بەڵام ڕەنگە ئێرە زۆرترە ئێرە زەوی نایاب هەیە کورە نەوت لای ئەمانە ئەوانە ڕەنگە کەمتر پێیوەتیار بێ بەڵام سلێمانی کاکە زۆر سەقە زۆر ینی بەتایبەتی بگاتەوە تۆ پارەی پاکەرەوە نەدەیت و پارەی دەرمان نەدەیت و زۆر زەقەیانی من پێ دەڵێم بۆچی ئاسایشی هەولێر و دۆک موچەوەرگێ هیچ سلێمانی وەری نەکرێت ئەوەندە بڕەپارێکی زۆرە کۆمپانیەکانی پاکەرەوەکەی داری سلێمانی نەتوانێت بیدات کورە نەوەڵا کاکە نەوەڵا بە هەمووی بە 10 میلیار دینار کێشەکە چارەسەرەبێ ئەی سەبارەت چەند مانگیش نەک بۆ یەکمان بەڵێ سەبارەت بە مەوزوعی ئەوەی کە 20 ڕۆژە دابەشکردنی موچە بەردەوامە ینی ئێستش سپێش وەزارەتێکە خەلەکار لە نەگەرانەوەی داهاتە یاخوتەر دەیانەوێت کات بەفیڕۆ بدەن و مەوزوعەکە چییە بڵێین وەڵای ئەوەی ئێستا کە لە بۆش هەڕوا لە بۆش نەیداواتە گێڕموچەکە ئەوەیە کە 512 میلیارەکەی نەوت دابەش کراوە تا 512 میلیار زیاتر نییە لە بەرمیلێ $25 ئەوەی باقی ماوە ئەمەڵێ تۆ لە داهاتی خۆ بەشەکەی تری بدە ئەمیشە منش لە داهاتی خۆ مەیدەم ئەوەڵە داهاتم نییە پارەکە بدەم ئەمیش ئەوە بەخاوی دابەشەکە و چاوەڕێ ئەوەی بەغدان و ئێستا ترسێکەیە کە ئەوەی بەغدان وەڵای عیبە بە قورعان عیبە ترسێکیانەی ئەڵێن وەڵاوەی بەغاش بێ ڕەنگە نەتوانین موچە بدەین وەرە $95 بێ 90 مانگیش باشە ئەوە باج و ڕسوما زیایک بێت 200 میلیاریش لە بەخوا بێ بڵێ ناتوانین موچە دەین لە کاتێکە 1 و 2 پارساڵ 90 بووە توانرا موچەی تەواو بدەین خەڵک حەقی خۆیەتی کاکە گومان کە لەمانە زانی باشە ناوبڕێکمێ دەگەڕێم وڵای بەڕێز سەر مەسەلەی غازەکەش بڵین قسە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز دەبڕە 2 دینار پیاکەن بەڵێ سوپاس دەکەم دەگەڕین وڵاتان دوای ناوبڕێک
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک عەلی سەبارەت بە مەسەلەی غازەکە کە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوو بڵێن سەردانی سەرۆکی هەرێمی شەبوو بۆ تورکیا، ڕاستە غاز بەم زوانە هەنار دەدەکرێت یاخود حکوومەت هەرێم ئەسڵەن خۆی خاوەنی ئەو غازەیە کە ئێستا بەرهەم دەهێنرێت لە کێڵگەی کۆرمۆر؟ بەڵێ هاوڕێ حەکیم هەمووی واتێک چووە کردوێم کوێرانە زۆر قرسە. جا سەرۆکی هەرێم بەپێی یاسای نەوتوغازی دەسڵاتێکی نییە. بەڵێ دەسڵات لە ئەنجومەنی هەرێمی نەوتوغازە کە ئەم ئەنجومەنە ڕازم 2 ساڵە کۆنەبووتەوە. بەڵێ ئەوەی کە هەیە ئێمە 9 کێڵگەی غازمانەیە، 6 یانەکەوێتە منتیقەی گەرمیان و چەمچەماڵەوە و یەکیانەکەوێتە لای هەولێرەوە خورمەڵێکیان لە بنە باوەیەکیانەکەوێتە لای دۆکەوە، بەڵام ئەوانە ئێرە بچووکن. ئەتوانم بڵێم لە 85 غاز لە سنووری گەرمیان و چەمچەماڵایە و ئێستا ئەوەی کە ئینتاجی هەیە کێڵگەی داناغازە کە ڕۆژانە 440 ملیۆن پێسێجا غاز بەرهەم دێ بۆ ێزگەکانی بەرەمێنانی کارەبا، 305 ملیۆنی بە بەلاش بێ بەرامبەر دابینەکە و 135 ملیۆن پێسێجای بە پارەیە فرۆشێتە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ 1050 تەن LPG مانێ ئەوەی غازی ماڵان و شۆفاش و معامل و ئەوانە. ئەویش داناغاز داوێتی کۆمپانیای ساوس کوردستان بە 325 دلار تەنی لە سا هەفتای بۆ معاملەکان و لە ساسی بە بازرگانی ئەفرۆشن و ئەوەی تریش ئێمێنێتەوە کۆندێنسەیتە ڕۆژانە نزیکە 1700 تەن هەیە هی داناغازە، ئەوش فرۆشتێتی حکوومەتی هەرێمی کوردستان پێوە تەنی نزیکە بە 370 دلار شتێکی وایە ئەکرێتە ئەهێندێ بە تەنکەر ئەخرێتە بۆری کوردستانەوە بۆ باشترکردنی کوالیتی نەوتەکە. بواتە ئەم غازە ئێستا بەشی پێداویستی ناوخۆ ناکە، نزیکەی 3000 مێگاوات کارەبای ئێمە ئیش ناکە، بەرهەمیان نییە لەبەر نەبوونی غاز و سوتەمەنی. واتە ئەم غازە کە قسە هەوەیە لە 2023 بگاتە 700 ملیۆن پێسێجا هێشتا بەشی ناوخۆی هەرێمی کوردستان بەس بۆ کارەبا ناکە، چجای ئەوەی قۆناغەکانی تری بەدوا بێت. بەڵام حەقلەکانی تر ئیسtisمارێکی ئەو توانتیانەکرا و ئەو حەقلەی تریش کە قادرکەرەمە کرێ فراوانتر و باشتر بکرێت. ڕێگا دروستەکە چییە؟ ڕێگا دروستەکە ئەوەیە کە تۆ جارێکەکەم کۆی پێداویستی ناوخۆ بەرهەم بێنی، ئەنی بۆ غاز بچێتە ماڵان لە تورکیاوە لێرەوە بەڵام لێرە نەبێ. منەمێ لێرە شتێک باسکەم کاکەکی من سەرۆکی لیژنەی وزەم کۆمپانیا بینم خەڵکە بینم ئاگام لێ ئاگام لە وەزاکەیە چەندین کۆمپانیا ئامادەن
بۆری غاز ڕاکێشن بۆ ماڵان و کارگەکان بەبێ ئەوەی حکوومەت دینارێ بدا ئستسمارەوە بەرهێنان نایکرد. لە کاتێکە ئەمە گرنگە تۆ ئەگەر بۆری غاز بچێتە هەموو ماڵێکەوە پارەی ناوێ ها بچێتە کارگەکانەوە ئەو کاتە پێداویستی خەڵکەم بۆ نەوتی سپیکەمە بێتەوە هەم بۆ کارەباکەمە بێتەوە. پاشان پرۆژەی پترۆکیمیاوی زۆر گرنگە کاک حەکیم. عێراق ئێستا 41 ملیۆن کەسە 6 ساڵی ترەگاتە 50 ملیۆن کەس. پرۆژەی پترۆکیمیاوی زۆر گرنگە ها ئێمە بە غاز دەتوانرێت بکرێ سەرچاوەیەکی ئێجگار گەورەی داهات و دەستی کار و بوچانەوە دروستەکە. تۆ بیر لەمە نەکەیتەوە زیاتر لەمە باڵ ئێمە دێفکارمان هەبوو منتیقەی بازیانی و منتیقانی کە نزیکن مەشارعی کارەبای تیادانێ ئینتاجی کارەبا کە ئەو کاتە توانی کارەبا بفرۆشی کە پێداویستی ناوخۆت دابین کرد بەم غازە کارەبا بەرەم داهاتەکەی زیاترە واتە کۆی ئەم حاجانت داخل و عێراقیش کێشەی غازی ئەتوانین بیکەین بە کارتێکی بەقوت غازی هەرێم بۆ باشکردنی پەیوەندی لەگەڵ عێراقا نەک ئەوەی تورکیا بەم فۆرمە استقلالی دۆخەکە بکە. ئێستا ئەوەی لە دنیا هەیە لێکەوتە سیاسیەکان بەریەکەوتنەکان تۆ ئەزانی بەشێر لە بێدەنجی وڵاتانی ئەوروپا و ناتۆ بۆ نمونە ئەڵمانیا بێدەنجی وەکو هەڵوێستێکی کاریگەر بەرامبەر بە رووسیا پەیوەندی بە غازی رووسیاوە هەیە. رووسیا یەکەمە لە جیانە لە غازە ئێران دووەمە. پەیوەندی بۆیە ئەگەر رووسیا غاز لە ئەڵمانیا و ئەوروپا بڕێزان چ قەیران و گەورە و کێشەیەکی گەورە ڕوو لە ئەوروپاکە زۆر گەورەیە بێ. ئێستا پەیوەندی ئیسرائیل و تورکیا خەریکە بارە و باشیە چێ پەیوەندی بە غازەوەیە بۆی غازی ئیسرائیل لە ڕێی تورکیا ڕەوانەیە باڵ قەتەر غازێکی زۆری هەیە بۆیە گەورەترین بنکەی سەربازی لێیە و قەتەر وڵاتێکی بچووکوینە ئەم هەژمونە گەورەی هەیە لە دنیا دامی دایان ڕێکخراوەکە کە کێشیان لەسێ بەڵام لەبەرەوەی غازە زۆرەی هەیە چاوپۆشی لێکرێت واتە غاز کارتێکی گەورەی سیاسیە نابێ بە ئاسانی بسووتێنرێ ئەم کارتە و ئەبێ دراسەیەکی وردی کرێ بە دەردی دۆسەی نەوتەکە دەست. باشە بەس ئێستا غازەکەوتت بەشی پێراویستی ناوخۆ ناکە ئێستا بۆری کراوە هەناردەی تورکیا بکرێ یاخود کەی دەتوانرێ هەرێم ئەمە بکات ئەگەر بیکات بۆ نمونە بەشی پێداویستی ناوخۆ کاک حەکیم دووشتە LPG کە غازی ماڵان ئەمریکا دووەمیان کارەباکەیە من پێتەڵێم ئێستا بۆ ئەوەی نزیکەی 3000 وحدەی ترمان بێتە ناو ئیشەوە 6000 مێگاوات کارەبا هەبێ 24 ساعتە کارەباتێ بۆ معلومات ئێستا 3000 شتێکە چکە تۆ کارەبا بوو بە 24 ساعات خواستی خەڵک لەسەر کارەبا کەمە بێتەوە بەڵام کە تۆ چەند ساعاتێ بێتەوە پەلەتە سپید بکەیتەوە بۆیلەر بکەیتەوە غەزالە بکەیتەوە فڵام خواستی خەڵک کەمە بێتەوە لەسەر کارەبا. ئەگەر ئەم غازە ئێستا هی کارەبا 440 ملیۆن پێسێجایە ئەم 440 ببێ بە دوو هێندە کە کەمێک کەمتریش ینی 400کە بێ بە 800 تقریبا کێشەی کارەبا حەلە بێ ئەمێنێتەوە LPG ئەوەی غازی ماڵان ئەوەی غازی ماڵان ئەگەر بۆری بچێ بۆ هەموو ماڵێک و بۆ هەموو کارگەیە و غاز وردە بێ بە بەدیلی نەوتی سپیوکە ئەوش ئینتاجەکەی زیادە بێ ئۆتۆماتیکی مشکلەمان نییە واتە کێشەی ناخۆ بە ئاسانی چارەسەرە بێ بەڵام کارتی پترۆکیمیاوی کارتێکی گەورەیە و وا بکەی عێراق پێویستی بە غازی هەرێمی کوردستان بێ ڕاستە کەرکووک و مەناطقەکانی تری عێراق غازیان زۆرە لە ژێرزەوە بەڵام ئیسمار دەکراوە ئەمانە ئەبێ بیری لێ بکرێتەوە. باشە بەس وەکو هەناردەکردنی بۆ تورکیا شتێکی فەرمی هەیە یاخود بۆریەکە هەیە بۆریەکە لای سەوتەکەی بڕێ برە بەڵێ وتم وەکو هەناردەکردنی بۆ تورکیا دیارەکەی دەست پێ دەکات یاخود بڕیاری لێدراوە کەی بۆریەکە دروست کراوە ئەگەر غاز تورکیا چاوی لە غازی هەرێم بێ بۆری غاز چۆنەوە خەریتەکەم پێ نییە پیشانتانم لە قادرکەرەبەوە ئێستا بۆری غازەکە دێ بۆ لای بازیان بۆ مەحەتاتی کارەباکە لەوێەوە دێ بۆ هەولێر بۆ خورمەڵە ئەوەنە دروست کراوە لە هەولێرەوە ئەچێ بۆ دهۆک غاز دابینەکە بۆ مەحەتەی کارەبای دهۆکی 1000 مێگاواتی 1000 مێگاوات کارەباش لە دۆکی ئینتاجە بێ ئێستا بۆری غازەکە تەواو نەبووە لەوێوە 35 کیلۆمەتر ئەچێتە فیشخابوور ئێستا لە مەرحەلەی هەولێر بۆ دهۆکایە باشە بەزۆکو هەناردەکردنی کۆمپانیای کارێکە باشە
بۆ تورکیا پێ دوایە بەم زوانە هەناردە بکرێ یاخود کاتەکەی دیارە یاخود ڕێکەوتن کراوە؟ بەڵێ ڕێکەوتن کراوە ئێوە نییە خۆیانەڵێن کردووانێت بەس نازانین چۆنەوەکو ڕێکەوتنی 50 ساڵێک باشە بەزوتە من خەریتەکەم لایە لە خەریتەکە پلانەکەی بە وردی دانراوە لە کوێوە ڕوا و چۆنە ڕوا و چی هەمووی دانراوە. باشە بەزوتە ئێستا ئەگەر غاز دابین کرێ بۆ وێزگەکانی کارەبای هەرم دەوێتە 24 ساعت کێش مۆلیدە نامێنێ ئەگەر بەس غازەکە دابینکەن؟ بەڵێ 100%. باشە ئەی وتە ئێستا نزیکەی 3000 مێگاوات لە دەرەوەی ئینتاجە. بەڵێ باشە ئەی وتت کۆمپانیا ئێستا هەیە ینی ئەو بێتە ناو تۆڕی کارەباوە کێشە ناوێت. باشە وتت کۆمپانیا هەیە دەیەوێ پارەی تێناچێ بۆری غاز بۆ ماڵان دابینکە ینی چۆن پارەی تێناچێ کۆمپانیای وتت ئەجنەبی هەیە ئەی چۆنی شەکە دەکا؟ ئستثمارە کۆمپانیای بیانیە ئستثمارەکە دێتەوە خەڵکی ئێستا تۆ ماگانە غاز ناکری بە بەتڵ بەس ئەو کولفەی نەقل و قازانجی کۆمپانیا و چی بگەڕێتەوە دووخال قازانجەکەن. بۆ نمونە ئێستا گەر هاوڵاتیە بتڵێ غاز بە 1970 و بکرێ لە نەتیجە تەنێک ئەوەسێتەوە نزیکەی 800,000 ئەگەر بە 7.5 بکرێت لە نەتیجە بۆ سەیری ئەم پرۆسێسەکە دانا غاز ئەیداتە کۆمپانیای ساوس کوردستان ئەیدا بە کارگەکان ئەمە هەمووی قازانجە کاتیە کارگەکە ئیدا بە وەکیلەکە ئیدا بە سایقەکە هەمووی لێ قازانج بەس ئەمە بگەڕێتەوە زین استثمارێکی گەورەیە. باشە باسی کارەبات کرد بەس لەسەر سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پێوەرە زیرەکەکە ناڕەزایەتی لەسەر هەبوو هەندێک لەندێک شوێن شکێنرا هیچ کاریگەری هەبوو لەسەر زیادکردنی بڕی کارەبا پێوەری زیرەک بڵێن کە بڕەپارێکی زۆریش حکومەت خۆی بۆی داوین کردبوو؟ کاحەجیم من چی حەق بێ وەکو خۆی ئێڵێم بەخوا ئیمانی خۆشم بە هەموو سەروەت و سامانی پارتی و یەکێتی و بەرپرسەکانیشیان نابوو. ئێمە چەند جار کۆبوونەوەمان کردووە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان من مهندسی کارەبانیم بەڵام چەندێ خەڵکی پسپۆر ڕاوێژمان لەگەڵ وەزارەتی کارەبا ئامانجەکانی پێوەری زیرەک چەند ئامانجێکم لە ئێسادا 3 ئامانجە پێوەری زیرەی کارەبا ئاو ناڵێم ئەو ئاوار زۆر خرا هەواشە خوێنێتەوە زیرەکیش نییە هەر پێوەرێکی فاشیلی هێناویانە قۆڵ یەک جا خەڵکیان بڕی بە 50,000 پێوەرە کارەباکە بەشێکی بهینە پێوەرێکی زیرەکی هینە ستانداردە. ئەمان ئامانجەکەیان کە ئێمە کۆبووینەتەوە 3 خاڵە یەکەمیان بۆ نمونەیەوە داوامان کردووە بکرێتە 40 ئەمپێر ئەڵێ کە کرا بە 40 ئەمپێر کە زیاتر وەرناگرێت پێشتر هەندێ ماڵ هەبووە 100 بر 80 بر کارەباتەوە 6 سپلیتی پێکرد ئەوە نامێنی. 2 لێبڕین و لێدزین لە پشتی سەعاتەوە نامێنی تا ئێستا نزیکەی 22,000 حاڵە دیاری کراوە ئەم دوو خاڵە پێمانی دوو خاڵی خراپێ. 3 جایسە ملا حەسەکانیش بەڵێم نییە 3 تاکیدمان کردوتەوە نابێمە شموری ماڵان کات تاکیدمان کردوتەوە کارگە گەورەکان و شوێنە بازرگانیەکان ئەبێ پێشوەخت پارەی کارەبا بدەن وەکو موبایل بە ماڵن داهاتەکە کۆ بێتەوە و ئینتاجی کارەباوە. ڕەخنەکانی ئێمە تا ئێستا هەموو شوێنەکانی وەکو یەک نەگرتووەتەوە بە تایبەتی ستیەکان شارەکانی نیشتە جێبوون ماڵی بەرپرسە باڵاکان هۆنمونە سەرۆکی هەرێم پێوەری زیرەکیەیە سەری ڕەشەیەتی دەباشانەیەتی ماڵی کاکۆستەتێ فڵان تا ئاخیر ئەبێ هەمووی بگرێتەوە وە شوێنە بازرگانیەکانیش بگرێتەوە. ئەگەر نا یعنی ڕەخنەی علمیە بێ لەم پێوە ئەزانین چۆنە کاک حەکیم چەقۆ خراپ نییە ئەگەر خراپ وایە دروست نەیەکرا بۆ ئیش وشت بەکارێ بەڵام خەڵکێکەیە بە چەقۆ خەڵکە کوشەیانی ئەمەشەیە بەڵام تۆ ئەگەر بەشێکی مشتەمع پێوەری زیرێکی بۆ دانرێ نێڵی لە 40 ئەمپێر و بەشێکی تریشی بڕوا بە 100 ئەمپێر و سیوجێ منە عاداتیەکی گەورەیە وەکو چەقۆکە وایە بەڵام ئەگەر بۆ هەمووی وەکو یەک بێ چونکە کارەبا نەوت نییە بیت یعنی کارەباکە ئینتاجەکرێ خۆ چی لێکرێەوە پارە نییە کۆیکەیتەوەوانە بەڵام بێ بە عەدالەت دابەشکرێ فکرەکەی ئێمە ئەم عەدالەت باشە چەند پرسیارێکی تر شەش قوڵێکێکمان ماوە بە کوردی سوپاس دەکەم
کارەبای هەموو شارەکان وەکو یەکە یاخود جیاوازی هەیە بڕی کارەباکە گەر جیاوازی هەیە کارەکەی چییە؟ چۆنە؟ ئەمن لە هەولێرم ئەبێ دیفاع لە هەولێرکەم بەس حەقەڵێ دۆک لە سا 24 کارەبای بردووە هەولێر لە سا 42 بردووە گەرمیان و سلێمانی و ڕانیە و هەڵەبجەش لەولا 28 و لەولاش 4 و تقریبا کەمتر لە سا 33 بردووە وەکو سەعاتیش سلێمانی ئەم زستانە هەمیشە کەمتری لە گەرمیان و لە دووەک و لە هەولێر بەرکەوتووە بە فەرقی 2 سەعات هۆکارەکەی چییە؟ گوناح وڵای سلێمانی گوناحە بە قورعان سلێمانی وەکو گەسی لاتووە کاک حەکیم خنجەرێکیان کردووە بە زیکیان شیشێکیان ناوەڕاستیان کردووە بە زیکیان لە پێشەوە ئاگری هەیە لە دوای شوەیەکێ بە چەقۆیەکەوە وەساوە لەولا کارەباکەمە شتێکی تری سلێمانی بەوازکەم حکوومەت هێرێمی کوچا 1 ملیۆن لتر بنزینیە هەموو ڕۆژێ 1 ساڵە من هاوارەکەم 1 لتر نادرێ بە سلێمانی بەس غازەکەی سلێمانی بە عەدالەت بەسەر هەموو کوردستانە دابەشەکەی هیچ ئینی نییە لەولا شەوە بڕۆ هەرچی پرۆژەی سلێمانیەوە ساوە دەرمان نییە زبڵ کۆ ناکرێتەوە کەچی لە شوێنەکانتر و لە هەموو لایەک شو ئاڤڵۆقەی لێدراوە وەکو گەسی لێکراوە باشە لەسەر داگیرکاریش نەبوو بەڵێ لەسەر داگیرکاریش ئەمڕۆ ئەیشت کرده بوو چییە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم لە سلێمانی هیچ ماکە حەکیم کورتیسی و شتیسی هینە وەڵاوە بڕۆ زەوی مەسلەحەکەیە گەراجی مەسلەحەکەیە لەگەڵ 18 پارچە زەوی ترامە کاتی خۆی 2023 لە دەرەوەی یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی حکوومەت و دەوڵەت درابوو بە ژمارەیە کۆمپانیا لە 2011 سەرۆکی حکوومەت ئەم قەرارەی هەڵوەشاندەوە کەچی ئەمان ئیش بە هەڵوەشانەوەکە ناکەن لەسەر ئەو بنەما مامەڵە و کڕین و فرۆشتن و چیوچیان بە هەموو ئەو زەویانەوە کردووە باش هەوڵ هەیە بۆ هەڵوەشانەوەی وەڵای من دۆسیەکەم داوە بە دادگایت کورە بن لە بەیانوە کا حەکیم ئەڵێم پارەیە بن داهاتی ناوخۆ ئەڵێم نەوتە بن ئەڵێم کورە پارەی خاسرینیان بردووە کێ هەڵی وەشێنێتەوە کێ ڕێگریان باشە لەسەر باجەکە هەوڵەدەین بەڵام بەخوا من زۆر ئومێدم نییە ئەم بێدەنگیە زۆر خراپە ئەم بێدەنگیە زۆر خراپە باشە لەسەر باجەکە کەوتە سیاسیانە زۆر خراپە بەڵێ لەسەر خواخوایانە پارتیوێکێتی مەرحەبیەکیان بکەن باشە لەسەر باج یعنی وتت خەڵک نەیداد یاخود بازرگان نەیدا خراپە باجەکە چکە ئێستا خەڵکێکی دەڵێ باج نادەم ڕسومات نادەم لەبەرەوەی لە خزمەتی کاک حەکیم گەورە بازرگانەکان گەورە بازدەران ئەوانە خەڵک حەقی خۆیەتی ها بڵێ ئەم بارە چی لێ دێ بەڵام تۆ بڵێ تۆ کۆمپانیایکی گەورەت هەبێ یا ئەوەت هەبێ یا پارەی دنیادا بڵێ ئەو بۆ ئەیبا منەی بم جا بەشێ لەوانە باشە پارەی حکومەندادانی خەڵک بدەن خۆ پارەی خەڵکیان بردووە باشە گریمان کەس باز نادا لە سلێمان یەک کەسیش ڕسومات نادا لە سلێمان یەک کەس باج و ڕسومات نادا گومرگیش نامێنێ بە قاچاق ێزان چی ڕووەدا نیوەی خەڵک بەشێکی گەورە هیچ مەعاش وەرناگرێ سیانەی کارە باوشت نامێنێ زبڵ کۆ ناکرێتەوە دەرمان نامێنێ چی خراپتر لەم واقعەیە وای لێبێ چێ زەرەکە بەخوا کاکە دەباشان و ماڵی مام جەلال زەرەر ناکەن خەڵکی سلێمانی ئەی حەلەکە چییە من لەگەڵ ئەو ڕسوماتە زۆرانیم بە کرێی تابلۆ بە کۆکردنەوەی خاشاک و بە 100 شوێن خراتە سەر کاسبی بازاڕی داماوە قسم لەسەر ئەوانەیە ئیرادیان بەرز ئێمە زەختکەین ئەم باجانە وەربگیرێ بەڵام بخرێتەوە خزمەتی گشتیەوە ماڵانە هەلان کرێ لە چیە ئەگەر نا خەڵکی فەقیر باجەکەیدا دۆخێکیان دروست کردووە خەڵکی فەقیر پێی خۆش بێ ئەوەی زۆر دەوڵەمەنە و داهاتیشی زۆر بێ هەر باج نەدا لە نەتیجا دەرمان لە نەخۆشخانەکە نامێنێ بۆ فەقیرەکە سبڵەکە کۆ ناکرێتەوە ئی فەقیرەکە سیانەی کارەباکەش نامێنێ دوو سایدەکانیش نامێنێ و با خەڵک تووشی حادسە بێ و بمرێ ئەوە ڕاستە نامە ڕێگەیەکی چەوتە وەک چۆن دزینی پارەکە ڕێگەیەکی چەوتە ئەبێ قاچاقی نەمێنێ داهاتی گومرگ زیادکە
گەورە بازدەران و بازرگانەکان و ئەو کۆمپانیا گەورانەی کە قەرزاری کارەبا و کارگە و چیچی قەرزی خۆیان بنەوە مانگانە داهاتەکان ئەعلان کرێ مادەم هیچی نایەتەوە بۆ هەولێر هەمووی بۆ سلێمانیەوە بخرێتەوە خزمەتی خەڵکەکە ئەمە ڕێگا دروست دەکەێت بەڵێ من نامەوێت یاری بەهەست و سۆزی خەڵکەم کاکە حەکیم ئەمە یاریکردنە بە عاتیفە بڵێ لەبەر ئەوەی یەکێتی و پارتی تەمان لێر هەر پارتیە لەو لا شەر یەکێتیە باجەکەیە بن یەک گەورە کۆمپانیا باز نەدا یەک گەورە کۆمپانیا ڕسومات نەدا خەڵک بۆ گومرگدا با قاچاقی بکە بە هەرزان چیچی نەتیجەکەی زۆر خراپترە بێ لەوەی ئێسەکەی بینی. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس کاک عەلی بۆ ئەمە دەبوونیت سوپاستان دەکەین سوپاس بەوەی بینێرانی بڕە سوپاس بە هاوکارانە خواتان لەگەڵ.